زیاتر لە 6 ڕۆژە لەسەر 6 ڕۆژەکەەوە ئەو مەرجە داخراوە زۆر کاریەکتە سەر ناوچەی باڵەکایەتی لە ساڵ 1990ەوە تاکو ئێستا ئەمن بە حیاتی چێشخانەی من قەپاتنەوە تاکو ئەو فترێک ئێستا سروش داخراوە. خەڵکەکە بە تەواوی بێژ بوو کاریگەریەشی تەواوی لەسەر ئەو خەڵکەی دروستکردنەوە ئەگە هەر نەبی ڕێی کۆڵبەریەکە ببیتەوە زۆر زۆر باشە. ئەو فکری کۆڵانێکە لێوێ کارەکە ئیشەکان بەسراوە لێ کۆڵیان هەبوو لێکە بە ئازاد داهاتن ئێستا لێرە بە قاچاق دێن بابا وەختێک ئیشێک نەبێ حانەکانە ئەمن دزم منداڵە خۆم چۆن بەخێ بکەم مەزبورم بێم لێرەکانە حازرم بە عەزم بێ بە گولەی لە سینگمدا بمرم. ئێرە دەواازەی سنووری نێودەوڵەتی نێوان هەرێمی کوردستان و ئێران. ئەم دەواازەیە بە خاڵکی استراتیژی بازرگانی گرنگ دادەنرێت کاسبکاران و بازرگانانی ئەم دەواازەیە بۆ ئاڵوگۆڕی بازرگانی و هاوردە و هەناردەکردنی شمەک و کاڵا سوود لەم خاڵە سنووریەوە دەگرن. ئەوە جگەلەوەی ڕۆژهەڵات و باشووری کوردستانیش بەیەکەوە دەبەستێتەوە. خەڵکێکی زۆری ناوچەکە بۆ پەیداکردنی بژێوی ئەم خاڵە سنووریە دەروی ژیانیانە. تەنانەت کاریگەری ئەم دەواازەیە لەسەر تەواوی دەڤەرەکە بەدی دەکرێت بە تایبەتی دانیشتوانی باڵەکایەتی و حاجی ئۆمەران. ئێرە گۆڕەپانی کۆڵبەرانی سنوورەکەیە. ئەم کەسانە ڕۆژانە لەم دیوی سنوورەکەەوە کە ڕۆژهەڵاتی کوردستانە کەلوپەل و پێداویستی دەهێنن بۆ باشووری کوردستان و بە پێچەوانەشەوە لە باشووری کوردستانەوە کەلوپەل دەگوازنەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و خاچی ئێران. ئێستا کە سنوور داخراوە و ئەم دوو بەشەی کوردستان لە یەک دابراوە کاری بازرگانی زۆر ئاستەم بووە. پێشتر کاسبکارەکان باسییان لە شێواز و جۆری قۆرسی کارکردنیان کردووە. وەڵام ئەمە ئەوە نزیک 12 ساڵ لە کۆڵبەری جا ئیشی قاچاقیشم هەر کردووە کۆڵبەریم هەر کردووە نیسبەتەن ئەلعان کارەکە باشە مثلا بۆ 2 ڕۆژ 3 ڕۆژان جارێک نۆرەدی زۆر چاکە حالەمەشی باش پێ و خافڵاوە لە کۆڵ شاخ و داخکێ بوون زۆر چاکە. وڵا خەڵکی خانەمە باش هەفتە ئازاری هەڵگرت نزیێکی وڵا هەفتە شروع وڵا تەگەن خراب نییە بە زیاد ئەگەوە هەبیە مشکل نیە وڵا مشکل نەبوو داخرا بووە مەس لە ماڵە بووین ئەو بەشەوەدەم پەیدا کرد بوو کە لە ماڵی هەبوو خەڵکی پیراشاریدا شەن ئەلەوانەیە 3000 نەفەر 4000 ئارێ وەڵام ژیانە سەرێ خراب نییە. ئەم گۆڕەپانەی کە تاوەکو پێش بەرواری 15 دەی ئەمساڵ جمەی دەهات لە کاسبکاران ئێستا شوێنێکی مرد و چۆڵەوانیە. ئەمەش لە دوایەوە دێت کە بە بڕیاری حکوومەتی ئێران خاڵی سنووری حاجی ئۆمەران و پەروێزخان داخران و بەمەشەوە بە سەدان کاسبکار و بازرگان لە ئێران و هەرێمی کوردستان بێکار کەوتن. ئەم کۆڵبەرانەی کە سەرچاوی داهاتیان بەسرا بووە بەم خاڵە سنووریانە تاکە دەرچەی ڕزقیان داخراوە و بە ناچاری ڕێگەیەکی سەختتری کۆڵبەری ڕێی قاچاق دەبڕن. کەمال کە وڵاتێکی دانیشت و شاری پیران شاری ڕۆژهەڵاتی کوردستانە زیاتر لە 20 ساڵە بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی لەسەر شەڕکردن لەگەڵ سروشتا سەرسەخت و چیا بەفرینەکان پەیدا دەکات. ئەو باس لە کاریگەری داخستنی سنوور دەکات لەسەر کاسبکارانی هاوشێوەی خۆی. بە وتەی ئەو لە دوای داخستنی خاڵی سنووری حاجی ئۆمەران ژمارەی کۆڵبەرانی قاچاق بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەوڵێکە من هاتم دەستم بەو کارێک کرد لە مێژە ئەوختی داهاتین حاجمەران بەرم بار دەکرد فافۆن بار دەکرد منداڵ بووم باب نەیدی هێش بێم ئەمین مزەڕەت بوو مردەوە دە تازە سینم گەشت بۆیە پێم خۆش نەبوو پۆل لێ بام بەرگرم لێە مەسەلەن زرکم لە لباس نوێژ پاتۆڵم لێ شاڵوارم لێ شتێکم دەیست پێم خۆش بوو بۆ خۆم بیکڕم داهاتم لێرە بە زۆری داهاتم خوداشە بەرزی ماڵ داهاتم ئەدی مەسەلەن پڕەکەم فافۆن دەکڕی باژدا زاتمێنەشی دەچم بۆ سوار زاتمێنێکی خێر دەکرد نزیک بە 20 ساڵ دەبێ ئەو قسە 20 ساڵی پێشە ئەو وەختی ئەمن تەمەنم یعنی بڵام چەند ساڵ نەبووم هەر زۆر منداڵ بووم 13 ساڵ ئەوانە شتێکی ئاوانە دەوستی 2 ساڵ یا ساڵ 13 ساڵ ئاوا شتێکی ئاوا دەبووم
داهاتیم 15 کیلو 17 کیلو بە زۆریم هەڵدەگێت ڕۆژێ وەڵێ هەر پێشەوەی کە بگەینەوە نێو شاری خانێ لە بەخلا شارەکەی لە گوێتایەک ساتە پێشن دوو سەرباز بەبێ ئەسلحە بەبێ هەموو شتە کاتبارەکەی یەکێت دەمژە وەڵیم بارم بوو یعنی ئەمن لەباری مەسەڵەن پۆ پەیداکردنی شغڵ و کار و کاسبێ زۆر هەموو ڕێگاکانم لێ ژیراوەتەوە دەنا ئێستا من لەگە پارەم هەبا وانەکەم هەبا نەدات بدەم شاخچێ دەچم دوکانەکەم دادنا بۆ خۆم لاقمدا سەر لاقشتی خۆم دەفرۆش ئەوە چیاکانی ئێرەش بە نێوبانگە شەخی لەگەڵ ناکرێت چیانە وەک شتێکی وەک جەنگەڵی ئامۆزۆنگوا بەڕاستی ئەگەر چیا بڕێک بەغیرەت و زیرێک نەبی دەرجات دەتگوژی لە بینت دەبا دەڕۆی بێرەدا سەرمایە لاقە سەرمای دەبێت بۆ خۆت ڕێگات ئەسەنیا تەپ و مش دەبێ هەوا دەبێت ڕێت لێ دەگۆڕێ بە ولادا دەڕۆی بە ولادا دەڕۆی دەبینی شەودا دێ لە نەفەران دوور دەبێەوە بەتەنێ گوری غار دەداتەیە گوری غار دەداتەیە مەسەڵەن گوری دەتخوا وانەیە کرد دەکا دەچێ مەسەن دیوی ئێرانێ حەجەم دێ پێشت دەگریت تەقەت دێ دەکا گول لە داوێتێ دەتگوژی بریندارت دەکا لێ ڕەکەوەسە دەکەوی ئارەقەی ڕەش وشین دەردەکەی ئارەقەیەکی وا دەردەکەی کە ینی نییە وەختە بڵم زاری وا ئەمە خوێنم بە چاویدا بێتە دەرێ ساولێکە خۆ دروستە ئەلحانەکانە سنوور داخراوە سنوور جگایکە کار و کاسبی لێ دەکرێت پوڵی لە پەیدا دەکردێت خانەش کارخانەی شتێکی وای لێ نییە خۆگە مەسەلەن لێبێ کارخانەشتی وای لێبە ئەو مەرزە مەسەلەن ئەگەوانێکیش نەبا زۆر فەرقی پێ نەدەکرد وەلی ئەلحانەکانە چەند هیچ شغڵەشی لێ نییە بەرگوڵڵا ئیشی کولی خەڵکی ئەو شاری ئەو مەرزەیە عودودەیە پاسە دیکەوت نییە کات چ بکە مەزبورەکەم بێتە دە و شاخەی والله ئێستا ژمارە یەکجار زۆر بووە جاران کەم بووین 100 نەفەر 150 نەفەر 70 نەفەر ئێستا ڕۆژی 1500 نەفەر 1200 نەفەر وەڵا ڕۆژی وا تا 2000 3000 نەفەر ڕۆی بین ئەو کرێ کۆڵانێک کە لێوێ کارەکە ئیشەکان بەسراوە لێوێ کۆڵیان هەبوو لێوێ کە بە ئازاد داهاتن ئێستا لێرە بە قاچاق دێن بابا وەختێک ئیشێک نەبێ حانەکانە ئەمن ژدە منداڵە خۆم چۆن بەخێ بکەم چۆن دزێ بکەم بەسەر دیوارەکە بکەم کوڵاوی لەسەری تونێم وەقە بازێ بکەم وەڵای پێم ناکرێ مەزبورم بێم لێرەکانە حازرم بە عەجەم بێ بە گولەی لە سینگمدا بمرم سۆ دەبم بڵێ پێم چاتر لەوەی کەم سمەستم بەسەر دزێ بکەم یاوەی کە کوڵاوی لەسەری یەکەشی نێم یا ماڵی یەکێکی بخۆم زیاتر لە 6 ڕۆژە لەسەر 6 ڕۆژەکەەوە ئەو مەرجە داخراوە زۆر کاریەکتە سەر ناوچەی باڵەکایەتی لە ساڵ 1990ەوە تاکو ئێستا ئەمن بە حیاتی چێشخانەی من قەپات نەبووە تاکو ئەو فترێک ئێستا سروش داخراوە خەڵکەکە بە تەواوی بێژ بوو کاریگەریەشی تەواوی لەسەر ئەو خەڵکەی دروست کردەوە ئەگە هەر نەبی ڕێ کۆڵبەریەکە ببیتەوە زۆر باشە ئەو کرێ کۆڵانێک کە لێوێ کارەکە ئیشەکان بەسراوە لێ کۆڵیان هەبوو لێ کە بە ئازاد داهاتن ئێستا لێرە بە قاچاق دێن بابا وەختێک ئیشێک نەبێ حانەکانە ئەمن ژدە منداڵە خۆم چۆن بەخێ بکەم مەزبورم بێم لێرەکانە حازرم بە عەجەم بێ بە گولەی لە سینگمدا بمرم پێشتر کە سنوورەکە جممەی دەهات بە سەدان کەس لە ناحیەی حاجی ئۆمەران و شارەکانی تری کوردستان لە ڕێگەی ئەم خاڵەوە شادەمارەکانی بازرگانی هەرێمیان بوشاندبووە. ئەم کەسانە شۆفێری زۆرە باڵغڵگرێکن کە ڕاستەخۆ کەلوپەلیان گواستەتەوە بۆ کۆڵبەرەکان و بەمەش بژێوی ژیانیان دابین کردووە. دەمانەوێت بزانین جیاوازی کارکردن لە نێوان ئێستا و ڕابردوودا چییە و لەگەڵ یەکێک لە شۆفێرەکان قسە دەکەین. واللهی وەکو کار و کەسابەتی ما لێرە کاریگەریشی زۆر لەسرە خەڵکەکە بە تەواوی بێژ بووە ڕۆژانە بڵێن لێرەکانە 170 زیاتر لە شلەخەزە و شتیوالە باریان گواستەتەوە 200-300 کەس وەکو کرێکار و شت ئیشی کردووە کاریگەریشی تەواوی لەسەر ئەو خەڵکەی دروست کردووە هیچ ئیش و کارێک نەماوەتەوە لەو ناوچەیە ئێمە ئێستا وەکو خۆن وەکو خەڵکی ئەو منتیقەیە وەکو سنووری حاجی ئۆمەران داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران هەیە ئاسانکاریەک بکرێ بۆ ئەو خەڵکە ئەگە هەر نەبی ڕێ کۆڵبەریەکە ببیتەوە زۆر باشە لەبەرەوەی خەڵکی ئێرە
ژیان و معشەتی لەسەر ئەوەندە کۆڵبەریە ئەو ئیشی کۆڵبەریەکەی لە بۆمە زۆر ئیسیفادەی هەیە ڕاستە ڕێەکانی دیش باشە تیجارەت ئەگە هەبی هەمویان هەر باشە بەزەگە هەر نەکرێت بڵێن وەکو ئەو ڕێ کۆڵبەریە ڕێیەکی زۆر باش بوو خەڵکەکە هیوا هەیە سیارەشی هەیە شلە خەزەکی کڕەوە بە 3 ماڵ بە 4 ماڵان ژیانی لەسەر ئەوەندەی بووە هیچ بڵێن بژێوی ژیانی خۆی لەسەر ئەوەندە سیارەی بۆ ڕۆژانە ئیشکاری کردو وڵاهی ئەو کاتی ڕۆژانە لاانەیە 70-80 هزار دیناری زیاتر پێدەبڕا باش بوو بەڵا ئێستا هیچ حسابکە سفرە لەبەرەوە هیچ ڕێی دیکە نییە هیچ ڕێی دیکە نیە تەنها ڕێی ئیشی هەبیت و ئیسیفادە هەبی لە بە ئەو خەڵکەی ئەو ڕێ ئەو کۆڵبەریە بووە ئەو ڕێ کۆڵبەریەکەژەوە داخراوە جا نازانین حکوومەتی هەرێمی کوردستان کۆماری ئیسلامی ئێران ئەگە بە هەرتێک لەیان هەوڵ بدرێ باش بکرێت لە بەو خەڵکەی و قسەشی لێ بکرێت زۆر باشە خەڵکەکە لەهانانەیە 500-600 ماڵ زیاتر ئیشی لەسەر ئەوەی بی هەمیشە خاڵا سنووریەکان و جموجۆڵی شمەک و کاڵا و سەردانی هاوڵاتیانی هەردوودی و یەکسانە بە ڕەخساندنی دەرفەتی کار و بەرزکردنەوەی بژێوی ژیان دەمانەوێت لەگەڵ شۆفێری تاکسیک قسە بکەین ئەم دەڵێت هەر شۆفێری تاکسیەک لە دوای داخستنی سنوورەکە ئەگەری هەیە بتوانێت مانجێک یان زیاتر تەنیا یەکجار بچووی هەبێت وەڵا ئێمە شۆک هەموو چینی توێژەکانی دیکەدا هەموو کاسبکارانتر لەو سنوورەی بەتایبەتی شوفێرانی تاکسی هێڵی سنووری عەجۆمەران سۆران چۆمان کاریگەری 100% لێ مەکردرە وەکو شوفێران نزیکەی 2 مانگونیوە هەر کەمترین ئیشمان پەیدا نەکردو نەماندۆزیتەوە بێ ئیش دانیشتونە سەر ڕای ئەوەی کە ئێمە کارەکانمانێ کار تاسی لە بازاری کردی لە بەنزیخانەی کردی لە فیتەری کردی ئیشیمە هەموو شەکان پێکەوە مەربوتن کاریگەری زۆر لەسەر ئەمە دروست کردیە خەڵکمان هەیە لێرە ماڵی بار کردێت چوە داخلی شەکاتە سۆران یان لە هەولێر ئەو پەڕی کاریگەری لە شەکەمان دروست بووە ئەمە زیاتر لە 250 شوفێری تەکسینە لەوانەیە ئەو 250 شوفێرە زیاتر لە 400 ماڵ ئیشی لە سەبکە ژێویژیان لەسەر ئەوەی بچووکە شوفێر هەیە تەکسی هەیە بە 2 ماڵ تەکسێکیان هەیە خەتێکیان هەیە ئیشە کاریگەریەکە زۆر لەسەر خەڵکەکەیەوە بۆ دیارە جەنابیشتانە بینن بازارەکە چۆن چۆل و خەڵک کەم دەرامەت و بێموچە و تاسیری گەلێک زۆر لەمە کردیوە بەڕاستی وەکەم لایەکە زانە سنوور داخراوە زیاتر لە 2 مانگ و چەند ڕۆژێکە سنوور لە عەجۆمەران هیچ کەسێکمان شوفێرێکمان باری نەکردیە ئەمینێتەوە سەر چۆمانش قەزایەکە ڕاست کەوتە سەر سنووری شەکەی زیاتر ڕابتە بە سنووریەوە لەوانەیە زیاتر لەمانگە بخایێنێتن تاوەکە مەتوان لێرە بتوانین نۆرەشی بکەین بۆ سۆران بە 20,000 دیناری ئەویش دوای 1 مانجی کە بەشی بنزینەکەی ڕوونەکەشمان ناکاتن کاریگەریەکەی لە ڕادە بەدرە بەڕاستی خەڵکەکە زۆر ینی بێتاقەت بۆ لە بە ئیشەکەی هەر هەموو شوفێرەکان هیچ شوفێرێک نییە ماگەشی بەسەردا نەڕواتن تاوەکو نۆری 1 نۆری بارنەکە ئەوش 1 نۆری لێرە بارکە 20,000 لەو سەری بێتاڵی بێتەوە چۆمان لەو حاڵەتانە لە حاڵەتکە و ئەوانە شەکە بە سیاسیکرا زیاتر کاریگەری کاتە سەر هەموو چینی توێژەکان بەتایبەتی چینی هەژاران بێگومان تاسی لە خەڵکان دیکەشەکە خەڵکان دیکە هەتا دەوڵەمەندیش بی لەوانەیە نەخۆشیە بی لەوانەیە سەردانی بی بیستە ئێرانی نەتوانانی لێرە هاوچوو بکاتن بیستە ئێرانی یانی بیستە ئەو پەڕی سنووری بیست لە باشماغ بڕواتن ڕێکە ڕێگاش زۆری ببڕیتن لە لایش کەشم پەیوەندی مەسەلەن پەیوەندی بدادراتی 2 ساعتی خزمەتیمان لەگەڵ ئەو دیوی سنووری هەیە زۆر زار پێویستە کاتین سەردانیان بکەین یان نەخۆشمان بینیم درێ ئەو ڕێگەشمان لە داخراوە بە هیچ شتێک ناتوانێت ئێستا بێگومان تەسیری لەسەر هەموو چینی توێژەکان کردێ بە تایبەت چینی هەژاران زیاتر لە 6 ڕۆژە لەسەر 6 ڕۆژەکەەوە ئەو مەرجە داخراوە بەهۆی داخستنەکەش کەەوە بژێوی ژیانی هاوڵاتیان زۆر کاریگەری کردە سەر ناوچەی باڵەکایەتی و بە تایبەتی سنووری باڵەکایەتی هەتا قەزای سۆران هو هەم لەو دیویش لە دیو ئێرانیش ژێری مەکەیوان 30,000 نەفەر هەم پارێزگە لەسەر مەرزەیە ئەوش بە هەمان شێوە و چیمە تووشی نەهامەتی بووینە بەخۆی زەرمەند تاجیر بۆ شایەکی خۆی پڕکاتەوە بە کاڵەکانی تورکی جار هەبوو ینی هەتاکەی لەو لۆریانە هەبوو 2 ملیۆنی ئیشەکرد هەبوو ملیۆنی وشی شەکرد هەتا ملیۆنەشیش عنی بژێ و ژیانی خۆی پێ دەردینە کە هەتا 2 ماڵیش باە بەڵام ئێستاکە و هیچ سفرە
هیچ داهاتێکی نیە تەنها لۆریەکان ڕاوەستانە و هەفتەی یەک جار دەبێ ئیش پێ بکە پاتیلەکان شانکە و خەلاص. بێکاری بەرۆکی تەواوی خەڵکی دەڤەرەکەی گرتووە. ئەوەی لێرە دەبینرێت بە سەدان دوکان و چێشخانە و شوێنی کاری جیاوازی دەقراون. داخستنی ئەم سنوورە ڕاستەوخۆ کاریگەری کردوتە سەر خەڵکی ناوچەکە و بەمەش لە زۆربەی بوارە جیاوازەکان داهاتی خەڵکەکە نزم بۆ تۆ بۆ سفر یان بە ڕێژیەکی بەرچاو و دیار کەمی کردووە. لە ساڵ 1990ەوە تاکو ئێستا ئەمن بەهایاتی چێشخانەی قەپاتنەوە تاکو ئەو فترێکە ئێستا سنوور داخراوە کە سنوورەکەش داخراوە بۆ ماوەیەکی زۆرە مەجاڵێکی زۆریشماندا تقریبا مانگەی تکەش دامان نەخست وامان کرد کە بەس دوایە تەحملی ئەومان نەما کە زیاتر بەرگێ و زەرەر و زیانانە بگرین ئەومان کرد مەجبور بووین دای بخین کە داشمان خست بۆ هۆی بەهۆی جەماعەتی چێژلێنەر و شاگردەکان هەمویان بستەوە بووە هۆی ئەوەی کەوا ژیانی منشە 20 ماڵ لەسەر دوکانەدا نەمینێت. وەختی خۆی کە مەسەن سنوور هەبوو خەڵک مەسەن لێ ڕادەسوود لێرە لای دەدات چێشخانەکە نانیان دەخوارد دەچونێرە لێوە ڕادەگەڕانەوە بە هەمان شێوە نانیان دەخوارد دەچونەوە لای هەولێروانە کە جەماعەتی مەسەنی حدودی پیرەوەرەکانت خەڵکەکانی دیکە گەشتیارانە داهاتن نانیان دەخ بەس کە سنوورەکە قەپات بوو هیچ واریداتەک نەما. يعني بجي جيان طاور مثلا مزبور انه مش قفره شي ليه بدنا قفاتي كانوا ملكاك خواف بس مال فيش احتمال هي مثلا روجانا دوري سياسه 100,000 قيش كرابه بس استا دنا ديك دينار جناك كقفات يعني مصرفك او مصرفك مثلا بكينات يعني بدستي بينك كبدست شنو يا مزبور دايب تأثیری گەلێک زۆر لەو منتیقەی کردووە هەموو دوکاندارەکان ئەمە ڕۆژانە تەنێک تەن و نیوەکە مەست ڕسق دەینا ترشیاتم دەیناشتن دەینا گەشتیار دەهاتەوە دەیبرد ئەوەی ئێران دەچەوە حامزی دەبێت لەگەڵ خۆ زۆر الان سفرە ئەمن داهاتی ڕۆژانەم 150 هزار بوو الان ڕۆژێ بای 25 هزار دەفرۆشم ئەگەر هەر ئەوە بسە دوی احتیمالیە قەپاتی کەمە ڕاستی دەبۆی زەرەر من بوویمە تا ئێستا باوەڕ کە لە دەوری 2 میلیۆن و نیوی تا ئێستا زەرەر من بەکرێ دوکانی و کلی شاگرد و ماندی بوونی خۆ ئەمن لە ئێران دەمینا پێشێ زۆر هەزار ڕادەوەسا لە بۆ من هەموو شتەکان ئێستا دەی بچم بە هەولێر بێنم کری سیارەی زۆرە 200,000 دینار لە بۆ من گەلک زۆر دەکات لە بۆ ئێرە ئەوجا عمولەشی دێت سەرێ لەوێ لە ئێران عمولە شتی وای نییە دەمتوانی بە 300 دیناری بێنم بە 500 بفرۆشم بە 750 بفرۆشم بە جملە بە 600 بفرۆشم الان کیلو لا لەژێرم دەبێت بە 1500 بدەم خەڵک ناکڕی بە 1000 دەبێ من دەفرۆشی زەرەرە ترشیاد نەما ئەو شتێک کە دەینا شەکر بوو بڵێ مەسەلەن ئاوە تەماتە بوو شت بوو لە بۆ ئەو خەڵکی کە گەشتیارێک لە ئێران دەهاتەوە پێی نەدەهات لەوێ یان خەڵکێک لە خوارە دەهات قەند و شتەکەی دەکرێت ئێرانی بوو ئیستیفادە هەبوو لە بۆ خەڵکیێرە سفرە سەرافەکان هەمووی بێ ئیش بوو لێرە هەموو دوکانیان دایەخستەوە بەعام وەچی خراجەکان ئەوەی خەڵکی منتیقەیە کەناڵەشی نافەرمی هەبوو 200-300 عائیلەی لەسەر بوو هەمووش لە خەزێ شتیوان هەبوو هەمووی سفر بووە. بازرگانیکردن لەسەر ئاسی نێودەوڵەتی هەم سوود بە بازرگان و هەم فرۆشیار و هەمیش بە وڵات دەگەێنێت. ئەم بازرگانە باز لە کاریگەری نەرێنی بەردەوامی داخرانی سنوورەکە دەکات. بۆ ماوەی 2 مانگ و 10 ڕۆژێکە سنوورەکەمان داخراوە بە تاکیدی زەرەر زیانێکی زۆری گەیاندۆ بە خەڵکی ئەو ناوچەیە بە تایبەتی هەرێمی کوردستانیش دیارە ئەو کاڵانەی کە لە ئێرانەوە هاوردە دەکران هەرزان بوون و نرخەکەشیان باش بوو لەگەڵ ئەو کاڵانەی کە لە تورکیا هاوردە دەکران ئێساش ئەو سنوورەکە داخراوە نرخی ئەو کاڵانە بەرز بۆتەوە مەسەلەن بۆ نمونە بیناسازی کە لە شەڕی داعشدا مووسڵ و ئەو شارانە کە وێران کراون ئەشیای بیناسازیان بۆ دەهات بۆن چەمەندۆ نرخی لە خوارێ بوو لەو ڕۆژەی کە سنوورەکان داخراون ئێستا نرخی کاڵایەکان بەعام بەرز بووتەوە بە تایبەتی چەمەندۆ و ئەو کاڵانەی کە لە ئێرانەدا ئێمە داوا لە حکوومەتی هەرێم دەکەین کە بتوانێت ڕێگە چارەیەک بدۆزێتەوە بۆ کردنەوەی سنوورەکانمان هەڵ بدات بۆ کردنەوەی سنوورەکان بۆی ئەو خەڵکانەی کە بازرگانانە و شۆفێرانن و تەکسینە و هەموو ئەو کەسانێک کە لێرەدا مستەفیدن بتوان جارش کە دووبارە مستەفید بنەوە ئەو کاڵانەی کە هاوردە ناکرێن ئێستا ڕاگیراون لە سنووری ئێرانەوە بتوانین جارش کە هاوردەکەین بۆ هەرێمی کوردستان و نرخیشان دادەبەزێ بە تاکید کە کاڵاکان هاوردەکرانەوە و سنوورەکان بوونەوە نرخی ئەو کاڵانەی کە ئێستا بەرز بوونەوە دووبارە دادەبەزنەوە نرخیان.
لێرە لە دەڤەری باڵەکایەتی ئەوەی لەم بەدوواداچوونەدا بۆمان ڕوون دەبێتەوە بریتیە لە کاریگەری خراپی داخستنی خاڵی سنووری حاجی ئۆمەران کەویش ڕاستەوخۆ کاریگەری کردوتە سەرقوتی خەڵکو و خەڵکی دەڤەرەکەش لە بەردەم مەترسی چۆڵکردنی ناوچەکەیاندان. بێگومان داخرانی سنوور لەم دەواازەیە کاریگەریی ڕاستەوخۆی دەبێت لەسەر هاوڵاتیان بەگشتی. ئێمە بابینە سەر زیانەکان ئەو زیانانەی کە هاوڵاتیان پیانگەیشتووە ئێمە لێرەدا ئەنجومەنێکمان هەیە پێی دەرێن ئەنجومەنی لۆری بارهەرگرەکانی سنووری حاجی ئۆمەران کە نزیکەی 630 لۆریمان هەیە سیارەمان هەیە جەبەت زۆری سکس تڕێلە فلات ئەنواعی کە ئەمە هەمویان زیانیان پێگەیشتووە ما لۆری هەیە بە 4 ماڵ ژیانیان لەسەر ئەو دەواازەیە لەلایەکی ترەوە نزیکی 136 سیارەی تەکسیمان هەیە کەمانیش دەتوانم بڵێم سەدا 90 سیارەکان ئێستا کاریان نەماوە بێکار ماونەتەوە وە لەلایەکی تر نێزیکی 160 کە شلەخەجێک پێی دەڵێن سیارەی شلەخەجێ کە کەناڵەکان کە دەواازەیەکی نافەرمی ئەوانیش هەر بژێوی ژیان ئەو خەڵکەی بژێوی ژیانیان لەسەر ئەو کەناڵی ئەوانیش ئێستا هەر بەیەک جاری داخراوە دەتوانم بڵێم زیانێکی هەرە زۆر بە هاوڵاتیانی ئەو سنوورە گەیشتووە و دەتوانم بڵێم لەو دیوی ئێرانیش خەڵکێکی زۆر هەیە نێزکی 6,000 هاوڵاتی هەیە لەوێ کاسبکارن کە ئیشیان لەسەر ئەو سنوورەیە ئەو دەواازێ ئەوانیش ئێستا بکاریان نەماوە وە لەلایەکی ترەوە ئێمە نزیکەی 900 بازرگانمان هەیە کە کاڵای دەگوازیتەوە لەو سنوورە لە ئێرانەوە بۆ هەرێمی کوردستان کە دەتوانم بڵێم سەدا 95 ئەو بازرگانانش کاریان نەماوە ئەگەر ئەو سەدا پێنجەی کە کارەکەی دەکەن لەوانەیە لە ڕێی باشماغ بیکەن کە ئەمەش کولفەیەکی زیاتری دەوێ چونکی ڕێی باشماغ دوورە تاوەکو کاڵاکان دەگانە شوێنی مەبەست هەولێرە دهۆکە ئەو شوێنانە ئەگەر هاتوو دەواازێ داخرا خەڵک گومانم لەوەی دانیە 180 خەڵکەکە بار دەکات کۆز دەکات لەبەرەوەی ژیان لێرە لە ناوچە شاخاویەکان زۆر ئەستەمە ئەگەر دەواازەکە دابخرێت یعنی لەکوێ و هاوڵاتیانە ئیشەکەی خۆیان بکەن بژێوی ژیانی خۆیان دابین بکەن جا لێرەدا من زۆر بە پێویستی دەزانم ئەو سنوورە هەرچی زووە بکرێتەوە چونکە خەڵکەکە زۆر چاوی لێە بۆی بژێوی ژیانی خۆیان پێ لە ڕێی ئەو دەواازەوە دابین بکەن و هەروەها بشتوانن جوولەیەکی بازرگانی بخەنە نێو شارەکانی هەرێمی کوردستان. لەم ئینفۆگرافیکەدا تیشک دەخەینە سەر وردەکاری کاریگەری داخرانی سنوور بەسەر هەرێمی کوردستان. کاریگەریەکانی داخستنی دەواازەی حاجی ئۆمەران لە ساڵی 2008ەوە بوو بە دەواازەیەکی فەرمی لە نێوان هەرێمی کوردستان و ئێران بە بڕیاری حکوومەتی ئێران لە 15 دەی 2017 داخراوە. لە هەردوو دیوی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە 30,000 کەس بێکار بوون. 630 کامیۆنی بارهەڵگر لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک بێکار بوون. 150 شۆفێری تەکسی بەهۆی داخستنی سنوورەکەوە کارەکانیان وەستاوە. 4500 کۆڵبەری ڕۆژهەڵاتی کوردستان بێکار ماونەتەوە. پێشتر ڕۆژانە زیاتر لە 2000 گەشتیار هاتوچۆیان کردو و ئێستا ژمارەکە دابەزیوە بۆ 0. زیاتر لە 20 چێشخانە و خواردنگەی خێرا لە چۆمان و حاجی ئۆمەران داخراون. وڵاتانی دراوسی هەمیشە گەماروی ئابووری وەک کاتێکی فشار دژی هەرێمی کوردستان بەکاردێنن بۆ گەیشتن بە مەرامە سیاسەکانیان و ئەمە شوای کردووە کاریگەری نەرێنی لەسەر ژیان و گزەرانی خەڵک دابنێت.